سلێمانی لەوێ شۆخە میرزا ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ بابزانێکین لەوێ ژمارەیەکی زۆر لە کەم کراوەتەوانە بۆ دەنگدانی ئاوەرەکان کە لە سلێمانی دەنگ دەدەن بابزانێکین لەوەی پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت شۆخە سلااوت لەبێ بەیانیت باش پەمان بڵێ پرۆسەی دەنگدانی تایبەت لەو بنکانەی کە بۆ دەنگدانی تایبەت بۆ ئاوەرەکان کراوەتەوە ببوورە بۆ هێز ئەمنیەکان کراوەتەوە و دواتریش ئاوارەکان هەر لەوێ دەنگ دەدەن چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ سڵاو و ڕێز سڵاو بۆ بیسەرانی ڕادیۆی دەنگیگەل وەک بڕیارەکە هەڵبژاردننی پارێزگاکان لە عێراق بەڕێوە بچێت لە هەژدەی ئەم مانگەوە لە ئێستادا ئەمڕۆ ڕۆژی شەممە دەنگدانی تایبەت بۆ هێزە چەکدارەکان هێزە تایبەتەکان و هەروە بۆ ئاوارەکان دەستی پێکردووە لە پارێزگاکاندا هەروە لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ لە دوو بنکە دەنگدان بەڕێوە دەچێت 2270 دەنگ دەربەسەر 20 بنکەی دەنگداندا ببورن دابەشکراون و لەو ژمارەیەش 23402 کەس دەنگدەری تایبەتن کە ئەمڕۆ دەنگ دەدەن لە ناویاندا هێزە چەکدارەکان وەکوتم هێزە ئەمنیەکان و هەروەها ئاوارەکانیش لەو بنکانەدا دەنگ دەدەن. بەڵێ ئەوەی هەیە هەتا ئێستا ینی بە پێو زانیاریانەی ئێمە هەمانە بەوەی کە لە سلێمانی داین دوو بنکەی دەنگدان هەیە بەڵام باز لەوە دەکرێت ئەم دەنگدەران بەسەر 15 بنکەدا دابەش دەبن بۆ ئەوەی کە لەوێوە دەنگەکان بدەن کە ئاوارەکانیش لەو شوێنە دەنگ دەدەن ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ریفراندۆمەوە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی کەرکووک ئاوارە بوون و بەسەر شارەکان و پارێزەکانی تری کوردستان و هەم عێراقیشدا دابەشبوون لەمڕۆدا ئەوانیش دەنگ دەدەن بە پێی زانیارەکان ئێستا ڕێگەی هاتوچۆ لە نێوان کەرکووک و هەروەها شارەکانی تردا ڕاگیراوە و دەنگدەران دەتوانن لە پارێزگاکانی وەکو سلێمانی و هەولێر و شوێنەکانی تر دەنگ بدەن. باشە شۆخە کەمێک پێش ئێستا بەڕێوەبەری نووسینگەی دۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژارنەکانی عێراق باسی لەوە کردبوو کە ڕێژەی بەشداریکردنی ئاوارەکان وەکو پێویست نییە کەمە ئەم گرفتەش لە سلێمانی هەیە ئەوەندەی زانیاریت هەبێ؟ ئەوەندەی ئێمە زانیاریمانە بە گرفتێکی وها دەرنەکەوتووە ینی هەندێک لایەنیش هەیەن بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە پروپاگەندا بڵاو دەکەنەوە بۆ ئەوەی کە خەڵک کەمتر بەشداری دەنگدان بکە لە کەرکووکدا ئەو هەوڵانە هەیە بەڵام ئەوەی ئەوەندەی ئێمە ئاگادار بن کەرکووکیەکان لەم ناوچانە ژیانی لەم پارێزگانەی تریش بە تایبەت لە سلێمانیش بە گروتینەوە داوای لە خەڵک دەکەن کەرکووکیەکان کە دەنگ بدەن ینی جۆرێک لەو شێوازە لێرە بەڕێوە ناچێت خەڵک کەرکووکیەکان بە گروتینەوە دایانەوە کە بەشداری هەڵبژاردن بکەن لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی زۆر چارەنووس لەسەر ئەم ناسنامەی کەرکووک هەم لەسەر کەرکووکیەکان دیاری دەکرێت و بە تەواوی ناوچە دابڕێنراوەکانی تریش لەبەر ئەوە جۆرێک لەما لە سلێمانی بەڕێوە ناچێت کەرکووکیەکان بە گروتینەوە بەشداری ئەم هەڵبژاردنە دەکەن چونکە دەزانن ئەم هەڵبژاردنە چارەنووسسازە و هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەیە هەر بۆیە لێرە ینی بەشدارێکی باش بەڕێوە دەچێت ئەوەی کە وەکوتم دەنگۆیەکیش بڵاو دەکرێتەوە ناو بە ناوکە کەرکووکەکان یاخود ئەو دانیشتوانی ناوچە دابڕێنراوەکان جۆرێک لە ساردبوونەوەیان پێوەیە بۆ هەڵبژاردن بەڵام ئەمە تەواو پێچەوانەیە لەبەرەوەی کەرکووکەکان بە تایبەت ئەم هەڵبژاردنە زۆر بە چارەنووسساز دەزانن و دەیانەوێت کە لەو دەنگدانەدا بەشداری بکەن. دنیایەک سوپاس شۆخە میرزا ڕۆژنامەوان لە سلێمانی و سوپاس بۆ زانێرەکانت. سوپاس کاتێکی شە.